بەهۆی جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان قوتابیانی زانکۆ و پەیمانگاکانی سەر بە پارێزگای سلێمانی بۆ ڕۆژی 12ەم درێژەیان بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکاندا و بۆ ماوەی چەندین کاتژمێر ڕێگای سەرەکی شارەکانیان داخست. خوێندکارانی کەمپینیۆ لە زانکۆی سلێمانی بە درێژایی چەندین سەعات ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووکیان داخست و ڕایان گەیاند چیتر ئامادەنین مۆڵەت بە حکومەت بدەن و پێیان وایە لایەنی پەیوەندیدار جددی نیە لە جێبەجێکردنی داواکاریەکانیان. هەستاوین بە گرتنی ڕێگەی سەرەکی ناوە سلێمانی کەرکووک تا ئێستا هیچ داواکاریەکی ئێمە بە فەرمی لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە جێبەجێ نەکراوە. ئێمە داوامانەوەی کە حکومەت و وەزارەتی خوێندنی باڵا بێتە سەرخەت لەسەر داواکانی خوێندکاران. داوای ئێمە لەلای وەزارەت و لەلای حکومەتە نەک لەلای حیزب و کەسایەتە سیاسیەکان. زۆر عیبە بەجددی ینی تۆ مافێکی خۆتە بۆ مافی ڕەوای خۆت ئەوە نییە بڵێ من پێویستم نییە ماف شتێک نییە بڵێ من نامەوێ قەینا بەڵام بۆ هاوڕەکەم بۆ کەسێکی خۆم ئەگەر تۆ پێویستیشە نەبێ بەجددی هیچ عیبێک نییە کە داوای مافی خۆت بکەیت چونکە ئەوە حەقی خۆتە ئەوە شتێکە ئەبێ داوای بکەیت ینی مافیش ئەوە نییە کە من پاکێتێ بێ بە هەدێ بێم بە تۆ بەڵام فەرموو ماف ئەسەندرێ. بەڕاستی من یەکەم ڕۆژ کە خۆپیشاندان کرا نیازی خۆپیشاندانم نەبوو چکم ئومێدم بەم دەسەڵاتە نەبوو هاتم لێرە دە خوێندکارم بینی لفەیان نەخوارد ئەم خوێندکارە داماوانە هەر دەکەیان یەک کەسم نەبینی 10,000 تەواوەتی لە گیرفانی بێ تۆ سەیرەکەی ئەمە ئەبینی چۆن بچم لە کلاس وانە بخوێنم. هاتین دەستمان بە خۆپیشاندان کرد بەردەوام بووین تا ئەمڕۆژ و بەردەوامیشە بین تا داواکارەکانمان جێبەجێ ئەکرێ. هاوشێوەی سلێمانی قوتابیانی زانکۆی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیان بەردەوامن لە گرتبوونەوە و ڕایانگەیان تا سەرنجەم داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئامادەنین بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. بێگومان هەمومان ئەزانین کە داواکارەکانمان ئەو نەخورز نییە سەرەکی ترین داواکاریمان داوای دەرماڵە ئەەکەین و گێڕانەوەی دەرماڵە بۆ خوێندکاران بەڵام ئەوان هاتوون لەو لاوە برنج و فاسۆ لەو نیسکمان بۆ دابەشەکەن و خێرمان پێ ئەەکەن ئێمە داوای دەرماڵە ئەەکەین. تەنها یەک شەو لە پارەی نەوت گێڕنەوە بگرە بەشی موچە پاش کەوتکراوەکانی ژەکە و دەرماڵە خوێندکاران و تاوای پێداویستەکانی خوێندکاران دەتوانێت دابین بکات. قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان وە خۆیان ئاماژەی پێدەکەن ڕووی داواکاریەکانیان لە حکومەتە و گرفتەکانی ئەوان بە چەند بڕیارێک چارەسەر دەبێت کە سەرەکی ترینیان گێڕانەوەی دەرماڵەیە کە بە نایاسایی و زۆرە ملێ ماوەی 8 ساڵە لەلایەن حکومەتەوە بڕدراوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.